چیرۆکی ماسیگرێکی قایل. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. ماسیگرەیەک دوای ئەنجامدانی کاری ئەو ڕۆژەی چوو لە پاڵ بەلەمەکەیدا لە ڕۆخی ئەو دەریایەدا کە ڕاوی لێ دەکرد پشوو بدات. لەو دەمەدا بازرگانێک بەلایدا تێپەڕی و بینی ماسیگرەکە لەسەر کەنارەکە ڕاکشاوە لە خۆر ئاوابوون دەڕوانێت. بازرگانەکە وەستا و لە ماسیگرەکەی پرسی: بۆچی ئێستا ماسی ناگریت؟ ماسیگرەکە لە وەڵام داوتی: چونکە بەشی ئەمڕۆ ڕاوێکی باشم کردووە. ئێستا ئارام دانیشتوم و چێژ لە بینینی دیمەنی خۆری ئێوارە وەردەگرم. بازرگانەکە وتی: ئەی مادام کاتت ماوە، بۆچی ماسی زیاتر ڕاو ناکەیت؟ ماسیگرەکە پرسی: چی لەو ماسیە زیادانە بکەم؟ بازرگانەکە وتی: دەتوانیت بیان فرۆشیت و پارەی زیاتر کۆ بکەیتەوە. بۆ پارێش دەتوانیت ماتۆڕێک بۆ بەلەمەکەت بکڕیت. اینجا دەتوانیت بە بەلەمەکەت زیاتر بچیتە ناوڕاستی دەریاکە و لە قوڵایی ئاوەکەدا ماسی زۆرتر بگریت. بە پارەکەشی دەتوانیت شەبەکەی گەورەی ڕاوماسی بکڕیت. ئەو کات ماسی زۆرتریش دەگریت و پارەی زیاتریش کۆ دەکەیتەوە. بەوەش دەتوانیت بەلەمێکی تریش بکڕیت. تەنانەت دەتوانیت گەلە کەشتی تایبەت بە ڕاوماسی بنیاد بنیت و پارەیەکی زۆر پاشەکەوت بکەیت. ماسیگرەکە وتی: ئەی دوای ئەوە چی بکەم؟ بازرگانەکە وتی: ئەو کات دەتوانیت ئارام دانیشی و چێژ لە ژیان ببینیت. ماسیگرەکە وتی: من ئێستا وا دەکەم. چیرۆکی ئەستێرەی دەریا. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. گەشتیارێک لە کەنار دەریایەکی دابڕاودا لە مۆسکۆ پیاسەی دەکرد. لە دوورەوە کەسێکی بەدی کرد و لێی نزیک بووەوە. بینی کە ئەوە ژنێکی گوندنشینی لادەیەکی ئەو نزیکانەیە و خەریکە یەک لەسەر یەک شت هەڵدەداتە ئاوەکەوە. گەشتیارەکە وای زانی ژنەکە بەرد هەڵدەداتە ئاوەکەوە، بەڵام کە نزیکتر بووەوە تەماشای کرد ئەوانە ئەستێری دەریان ئەو خاتونە دەیخستنە ناو ئاوەکە. هەڵبەتە سەر کەنارەکە پڕ بوو لە سەدەها ئەستێرەی دەریا کە بە شەپۆلەکان شۆردرا بوونەوە. خانمەکە ئەوەی بۆ گەشتیارەکە ڕوون کردەوە کە ئەگەر ئەو ئەستێرە دەریاکان نەخاتە ناو ئاوەکە زۆر ناژین و دەمرن. گەشتیارەکە سەری لە پەرۆشی و کردەوەی ژنەکە سوڕما و پرسیاری لە بێهودەیی کارەکە کرد و وتی: با ئێمە باسی کەنار دەریاکانی تریژ نەکەین، بەڵام خۆ هەر لەسەر ئەم کەنارە هەزارەها ئەستێرەی دەریای لێیە. پێت وایە ئەمەی تۆ دەیکەیت چ مانایەکی هەیە کە تەنها چەندانەیەکیان هەڵدەیتە ناو ئاوەکە؟ ژنەکە بە زەردەخەنەیەکەوە ئەستێرە دەریایەکی تری هەڵگرتەوە و لەگەڵ هەڵدانی داوتی: مانای بۆ ئەمە هەیە کە ڕزگاری دەبێت. چیرۆکی دایە و بابەی ئازیز. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. سەبارەت بەوەی من لە پڕێکدا بۆ خوێندنی زانکۆ سەفەرم کرد و چەند وەختە دەنگم نییە، زۆر داوای لێبوردن دەکەم. دەمەوێت لەم نامەیەدا هەموو ئەو شتانەتان بۆ باس بکەم کە لەم ماوەیەدا ڕووی داوە، بەڵام پێش ئەوەی زیاتر بیخوێننەوە دانیشن. مەبەستم ئەوەیە بەدانیشتنەوە نامەکەم بخوێننەوە. تکایە بۆتان نییە زیاتر بیخوێننەوە. ئەگەر دانەنیشت بن باشە؟ باشە. ئێستا ئێوە دانیشتون. شکاویەکەی سرم خەریکە چاک دەبێتەوە. سرم ئەو کاتەشکا کە شقەکەم سوتا و لە پەنجەرەکەوە خۆم هەڵدایە خوارەوە. تەنها 2 هەفتە لە خەستەخانە کەوتم. ئێستا باشە کە هەستی بینینم بۆ گەڕاوەتەوە و ڕۆژانە تەنها 1 جار ژانەسەری بەهێز دەگرم. وەک بەختێک کە شقەکەم سوتا، پیاوێکی گەنج ئاگرەکەی بینی بوو. بەڵێ ئەو تەلەفۆنی کردبوو بۆ فەرمانگەی ئاگرکوژێنەرەوە و ئەمبۆلانس و تا خەستەخانەش لەگەڵم بوو. دواتریش چەند جارێک سەردانی کردم لەبەر ئەوەی شقەکەی خۆم هەمووی سوتاوە. ئێستا لە ماڵی ئەو پیاوە دەژیم. ماڵ، هەی ماڵ، شوێنێکی بچووکە لە ژێرزەمینێکدا، بەڵام بە هەر حاڵ دڵگیرە. ئەو کوڕە زۆر میهرەبانە. ئێمە عاشقی یەکتری بووین و بەم زوانە هاوسەرگیری دەکەین. هێشتا بڕیارمان لەسەر ڕێکەوتێک نەداوە، بەڵام پێش ئەوەی سکەکەم دەربکەوێت دەیکەین. بەڵێ دایە و بابا، من دووگیانم. دەزانم ئێوە چەند پەرۆشی ئەوان ببنە نەنک و باپیرە و دەزانم چەند بە شادی پێشوازی لە منداڵەکەم دەکەن و هەمان ئەو خۆشەویستیەی پێدەدەن کە بە منتان داوە. هۆکاری ئەوەی کە تا ئێستا هاوسەرگیریمان نەکردووە ئەوە بووە کە ئازیزەکەم کەمێک نەخۆشە و وابزانم منیش تووشی نەخۆشیەکەی بووم. ئەگەر چی بەڵگەنامەی خوێندن و کاریشی نییە، بەڵام من دەزانم ئێوەش کە ناسیتان خۆشتان دەوێت. ئەو کەسێکی باشە، تەنها لە ژیاندا بەختی نەبووە. ئێستا کە هەموو شتێکم گێڕایەوە، دەمەوێت بڵێم هیچ ئاگرکەوتنەوەیەک لە شقەکەمدا ڕووی نەداوە. سرم نەشکاوە و لە خەستەخانەش نەکەوتوم.
سکم نییە، نەخۆش نەکەوتوم و هیچ کوڕێکیش لە ژیانمدا نییە، بەس تەنها 3 تێستی بیرکاری و ئابووریم لە کیس چووە، واتە لە 3 تاقیکردنەوەدا دەرنەچووم و دەخوازم ئەمە لە ڕوانگەی دروستی خۆیەوە ببینن و خەمی زیادی لێ نەخۆن. کچی ئازیستان، چیرۆکی بەخت یاخود کارامەیی. بەداخەوە دیاردەیەکی باو لەناو ئێمەدا ئەوەیە کاتێک کەسێک دەبینین لە جێبەجێکردنی کارێکدا کە کارامەیی و دلێری دەوێت سەرکەوتوو دەبێت، دەڵێن ئەوە بەختی هەبووە کە بۆ ئەنجامە گەیشتووە. لە سەردەمی مەزنی ئینگمار ستێنمارکدا یاریزانێکی لێهاتووی خزینی سەرسەهۆڵ بوو. هەمیشە لە گەشتەکانی بەناو ئەوروپادا ژمارەیەکی زۆر هەواڵنێر لەگەڵیدا دەچوون. جارێک پاش ئەوەی ئینگمار لە ماوەی مانگێکدا زنجیرەیەک خلیسکانەی زۆر باشی ئەنجامدا بوو، هەروەها پاڵەوانیەتیەکی گەورەی بردبووەوە. هەواڵنێرێک کە دەیویست چاوپێکەوتنێکی لەگەڵدا ئەنجام بدات بە هەڵەشەیی و گەرموگوڕیەکی زۆرەوە بۆ پیرۆزباییکردن چووە لای ستێنمارک و لە میکرۆفۆنەکەیدا هاواری کرد. چ خلیسکانێکی خەیاڵی بوو، زۆر جوان بوو ئینگمار، هەڵبەتە بە خەدیاوەرت بوو، وانییە؟ ئینگمار ستێنمارک بە لەسەرخۆیی وتی بەڵێ بەختم هەبوو، سەیریش ئەوەیە هەر کاتێک مەشق و ڕاهێنان زیاتر بکەم بەختم زیاتر دەبێت. چیرۆکی بەخشین، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. کچێکی 9 ساڵان نەخۆشیەکی سەختی گرتبوو، پێویستی زۆری بە خوێن بوو. مەترسی ئەوەشی لێ دەکرا کە ئەگەر خوێنی تێنەکرێت بمرێت، لەبەر ئەوەی گروپی خوێنەکەی زۆر دەگمەن بوو، خوێنیان بە ئاسانی دەست نەدەکەوت. بەڵام دوای پشکنین زانرا کە جۆری خوێنی برا بچکۆ لە 7 ساڵانەکەی لە هەمان گروپی خوێنی کچەکەیە. هەر بۆیە دایک و باوکیان لە کوڕە بچکۆلەکەیان پرسی گەربیەوێ یارمەتی خوشکەکەی بدات، خوێنی پێ ببەخشێت و لە مردن ڕزگاری بکات. کوڕە 7 ساڵانەکە وتی با بیری لێ بکەمەوە. دایک و باوکەکە وەڵامی منداڵەکەیان پێ سەیر بوو، بەڵام ڕێگەیان پێدا بیری خۆی بکاتەوە و چۆنیەتی خوێن گواستنەوەکەشیان بۆ باس کرد و پێشیان وت کە ئازاری نابێت. پاش ئەوەی کوڕەکە بە بیرکردنەوەوە خەوت، ڕۆژی دواتر هات و ڕەزامەندی خۆی دەربڕی کە خوێن بداتە خوشکەکەی. کە پرۆسەی خوێن بەخشینەکە تەواو بوو، 7 ساڵانەکە لەسەر قەنەفەیەک دانیشت و داوای کرد لەگەڵ دکتۆرەکە قسە بکات. کە دکتۆرەکە هات مناڵەکە پرسی باجی چەندێکی پێدەچێت تا دەمرم. چیرۆکی 2 ڕاهیب. 2 پیاوی ڕاهیب لە ڕێگای سەردانکردنیان بۆ جێنەزرگەیەکی پیرۆز گەشتنە لای چەم و ڕووبارێک کە پردەکەی سەری ڕووخا بوو. لە کەنار ڕووبارەکە ژنێکی گەنج لە کراسێکی سپی جواندا بە ترس لێنشتوویی وەستا بوو، نەیدەزانی چۆن بچێتە ئەوبەر. ڕاهیبێکیان پێیوت کە دەتوانێت یارمەتی بدات. بۆ ئەمە خانمەکەی کردە کۆڵی و بە تەنکایی ئاوەکەدا ڕۆیشت، بێ ئەوەی جلەکانی ژنەکە تەڕ ببێت لە ئاوەکە پەڕینەوە. پاشان ڕاهیبەکان ژنەکەیان جێهێشت و بە بێدەنگی لە ڕۆشتنی خۆیان بەرەو جێنەزرگەکە بەردەوام بوون. دوای ئەوەی چەند کاتژمێرێک بەپێ ڕۆشت بوون، ڕاهیبەکەی تریان بە پەستی ڕووی کردە ئەو ڕاهیبەی کە یارمەتی ژنەکەیدا بوو. پێیوت تۆ سوێند و پەیمانی پاک خۆڕاگری ئاینت داوە. ئەمەش لەو گفتانەدا مانای ئەوە دەگەیەنێت کە نابێت تەنانەت دەستیشت بەر ئافرەت بکەوێت، نەخوازە کۆڵیشیان بکەیت. ئەی چۆن توانیت ئەوە بکەیت کە ئەمڕۆ کردت؟ ڕاهیبی یەکەمیان لە وەڵامدا بەهێمنی وتی من تەنها لەسەر ئاوەکە ئەو ژنەم هەڵگرت تا پڕاندمەوە و دامنا، بەڵام تۆ وا دیارە تا ئێستاش هەڵت گرتووە. چیرۆکی ڕاستی، وەرگێڕانی باران، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. ژنێک بە پیادەڕۆیی بە ڕێگەیەکدا دەڕۆیشت، لە جیاتی ئەوەی لە ئاسمانی جوان بڕوانێت، بەدەم ڕێوە سەیری شۆستەکەی بەردەمی دەکرد. لە پڕێکدا چاوی کەوتە سەر شتێک لە پێش خۆیەوە دەبریسکایەوە. ژنەکە چوو شتەکەی هەڵگرتەوە و تێر تەماشای جوانیە بێوێنیەکەی کرد. پاشان خستێ گیرفانیەوە و دەستی کردەوە بەڕێکردن. لە پشت ژنەکەوە 2 کەس دەڕۆیشتن. یەکێکیان بەوی تریانی وت ئەوە چی بوو هەڵی گرتەوە؟ بینیت؟ تەنها بە سیرکردنی تەواو هەستگیر بوو. ئەوی تریان کە پێدەچوو شەیتان بێدوتی ئەوەی دۆزیەوە ڕاستی بوو. ئۆی کەواتە بۆ تۆ خراپە کە ئەو دۆزیەوە. شەیتانەکە لە وەڵام داوتی هیچ کێشە نییە، لەبەر ئەوەی من یارمەتی دەدەم لە ماناکەی تێبگات. چیرۆکی باوکان دەزانن. کوڕێکی 6 ساڵان بڕێکی زۆر عەجوولی کردبوو. باوکی پیوا بوو زیادەڕۆیی کردووە، بۆیە بڕیاریدا بوو گفتوگۆ لەگەڵ منداڵەکەیدا بکات. باوکەکە هەندێک باسی ڕاست و هەڵە و
لەباری و نالەباری بۆ کوڕەکەی کرد و بە گێڕانەوەی پەندەکانی ژیان درێژەی بە قسەکانیدا. کوڕەکە بە سەرنجەوە گوێی گرتبوو. زۆر بە قسەکانی باوکی کاریگەر بوو. هەتا پرسیاری ئەوەی کرد کە ئایا هەمیشە باوکان لە منداڵان زیاتر دەزانن؟ پیاوەکە سەری لە پرسیارەکە سوڕما. ساتێک بێدەنگ بوو، پاشان وتی وایە باوکان زیاتر دەزانن چونکە ئەوان زۆرتر ژیاون، شتیان زیاتر بینیوە و خەڵکیشیان زۆرتر ناسیوە. اینجا کوڕەکە لە باوکی پرسی کە ئایا ئەو دەزانێت کێ دینامیتی دۆزیوەتەوە؟ باوکەکە وتی بەڵێ دەزانم، ئالفرێد نۆبێل بوو. کوڕەکە وتی ئەی باوکە، بۆچی باوکی ئەلفرێد نۆبێل دینامیتی نەدۆزیەوە؟ چیرۆکی چالاکترین، نووسینی کلاس هەڵباری و ماگنوسکوڵ، وەرگێڕانی باران، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. لە سەرەتای ساڵانی 90ەکاندا هەڵسەنگاندنێک لە نێوان دوو تیمدا کرا کە داری دارستانەکانیان دەبڕیەوە. ئامانجی هەڵسەنگاندنەکە ئەوە بوو کە بزانن کام گروپە چالاکتر و بەکارترە. گروپی یەکەم ڕۆژی 12 کاتژمێر کاریان دەکرد و تەنها 22 خولەک پشویان بۆ نان خواردن وەردەگرت تاکو فریا بکەون زۆرترین دار ببڕنەوە. لە کۆتایی ڕۆژەکەشدا 87 داریان دەبڕیەوە. گروپەکەی تر لە سەرخۆتر کاریان دەکرد. لە هەموو کاتژمێرێکدا 10 خولەک پشویان دەدا و هەموو ڕۆژێکیش 45 خولەکیان بۆ نان خواردن دادەنا. ئەمان لە کۆتایی ڕۆژەکەدا دوای 12 کاتژمێر 112 درەختیان دەبڕیەوە. پشکنەرەکان سەریان لەم ئەنجامە سوڕما و لایەن پرسیار بوو کە چۆن گروپێک کە خاوتر کار دەکەن دەتوانن زۆرترین دار ببڕنەوە لە بەرامبەر گروپێکدا کە زۆرتر کار دەکەن. بۆ ئەمە پشکنەرێک چووە لای سەرۆککاری ئەو گروپەی کە زۆرترین داریان بڕی بووەوە و دەرباری ئەوەی کە چی وای کردووە کاری ئەوان کاری گەرتر بێت لی پرسی ئێوە لە پشووی قاوە خواردنەوەدا چی دەکەن؟ ئایا خواردنەوەی وزەبەخش دەخۆنەوە بۆ ئەوەی تاقەتتان هەبێت داری زۆرتر ببڕنەوە یان هۆکەی چییە؟ وەستاکە پاش سڵاوکردن وتی نازانم هۆکەی چییە، بەڵام ئێمە سەرەتا قاوە دەخۆینەوە و دواتر تەواوی پشوەکە خەریکی تیشکردنەوەی تەورەکانمان دەبین. چیرۆکی بووکەشوشە لە تووپەتەکە، نووسینی کلاس هەڵباری و ماگنوسکوڵ، وەرگێڕانی باران، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. کچێکی بچکۆلە لە قوتابخانەوە درەنگ گەڕایەوە بۆ ماڵەوە. دایکی بۆ زانینی هۆکاری درەنگکەوتنی لێی پرسی چی ڕوویداوە. کچەکە باسی ئەوەی کرد کە یەکێک لە هاوڕێکانی جانتاکەی پشتی لێ کەوتووە. بووکەشوشە شیرینەکەشی کە لە جانتاکەیدا بووە لە بەربوونەوەکەدا شکاوە و بووە بە 1000 پارچەوە. دایکی وای زانی کچەکەی لەگەڵ هاوڕەکەیدا ماوەتەوە بۆ ئەوەی لە چاکردنەوەی بووکەکەیدا یارمەتی بدات. بۆیە ئافرینی کرد. بەڵام کچەکە وتی نادایکە، بووکەشوشەکە مەحاڵ بوو چاک بکرێتەوە. من تەنها بۆ ئەوە مامەوە کە لەگەڵیدا بگریم. چیرۆکی ڕوانگەیەکی خۆرئاوایی، وەرگێڕانی باران، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. لەسەر وەختی بڵاوبوونەوەی نەخۆشیەکی سەختدا لە یەکێک لە وڵاتەکانی ئەفریقا لە خۆرئاواوە دەرمانێک نێردرا بۆ چارەسەرێکی خێرایی نەخۆشیەکە. لەگەڵ دەرمانەکەدا کۆمەڵێک کارمەند نێردران بۆ فریاگوزاری و ڕێنمایی نەخۆشەکان، بەڵام بەهۆی زۆری ڕێژەیی توشبوانەوە نەیان دەزانی چۆن پێڕا بگەن و بە چ زمانێک هاریکاری هەمویان بکەن بۆ خواردنی دەرمانەکە. پاشان بیرۆکەیەکیان بۆ هاتوو لەسەر قوتووی دەرمانەکە بە وێنە هەنگاوەکانی خواردنی دەرمانەکەیان ڕوون کردەوە. وەک لەم وێنەیەدا دیارە هێڵکاری ڕوومەتێک کە بێتاقەتە، ڕوومەتێک کە دەرمانەکە دەخوات، ڕوومەتێک کە پێ دەکەنێت. پاش دابەشکردنی زیاتر لە نیوەی دەرمانەکان کارمەندەکان بە سەرسوڕمانەوە هەستیان کرد کە زۆربەی زۆریان دەرمانەکەیان نەخواردووە. پاش لێکۆڵینەوە و گفتوگۆکردن لەگەڵ دانیشتوانەکاندا بۆیان دەرکەوت کە هۆکارەکەی ئەوەیە کە هەنگاوەکانی وێنەکە بەپێی خوێندنەوەی خۆرئاوایی لە چەپەوە بۆ ڕاست دەخوێندرێتەوە، بەڵام لەو وڵاتە خوێندنەوە لە ڕاستەوە بۆ چەپە. چیرۆکی تاکەیەک دانەیتر، وەرگێڕانی باران، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. کوڕێکی بچکۆلە تازە فێری ژماردن بوو. هەر شتێک بەهاتایەتە ڕێی دەیژمارد چونکە زۆری حەز لە ژماردن بوو. ڕۆژێک بەفر دەباری، ئەو لە بەردەم پەنجەرەی مەتبەخەکەیان دانیشتە بوو سەیری دەرەوەی دەکرد. لەبەر ئەوەی کوڕەکە هیچی نەدۆزیەوە لە ژماردن خۆشتر بێت، دەستی کرد بە ژماردنی ئەو کلوە بەفرانەی
کە دەکەوتنە سەر لقێکی دار هەڵوژەیەک لە نزیک پەنجەرەکەی ئەوانەوە. کوڕەکە ماوەیەکی زۆر دانیشت و بەدەم ژماردنەوە حەزی دەکرد بزانێت ئەو چڵەدارە بەرگەی هەڵگرتنی چەند کلووە بەفر دەگرێت و چی دەیقرتێنێت. ئەو گەشت بۆ 7470 کلووە بەفر و هەرکە 7471 هەمینی ژمارد لقەکە بە قایمی شکا. کوڕەکە زۆر بیری لەوە کردەوە کە چۆن ئەو لقە گەورەیە پێویستی بە تاکە 1 کلووە بەفری زیاتر بوو بۆ ئەوەی ئاوها بشکێت. ئێوارەیەک لەگەڵ دایکی دادانیشت لە تەلەڤیزیۆندا سەیری هەواڵەکانی دەکرد. پاشان بە سیرکردنێکی پرسیار ئامێزەوە بە دایکی وت: بیر بکەرەوە ئەگەر ئێمە تاکە باشەی مرۆڤێکی ئاشتی خواز بین لەسەر زەوی، تاکەیەک باشە. چیرۆکی پێوابوون. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. پیاوێک هەبوو وای دەزانی کە ئەو مردووە. بە باوەڕی تەواوەوە پێی وابوو ئەو تەنها لاشەیەکی بێگیانە. دەوروبەرەکەی هەوڵیان زۆردا تا یارمەتی بدەن لەوەدا کە باوەڕ بهێنێتەوە ئەو نەمردووە، بەڵام بێسوود بوو. هەتا ناردیان بۆ لای دکتۆرێک و دکتۆرەکەش پێی قورس بوو تێی بگەێنێت کە ئەو مرۆڤێکی ئاساییە و تەرم نییە. پاشان دکتۆرەکە بیرۆکەیەکی بۆ هات و لی پرسی: تەرم خوێنی لێ دێت؟ پیاوەکەوتی: بێگومان نەخێر، تەرم خوێنی لێ نایەت. دکتۆرەکەوتی: کەواتە تۆ خوێنت لێ نایەت؟ پیاوەکەوتی: نەخێر، بێگومان منیش خوێنم لێ نایەت. دکتۆرەکە دەرزیەکی هێنا، کردی بە پەنجەی پیاوەکەدا و پەنجەی خوێنی لێ هات. پیاوەکە بەوا قوڕمایی سەیری پەنجە خوێن لێ هاتووەکەی دەکرد. هەندێک بیری کردەوە و وتی: هەر زۆر سەیرە، تەرمیش دەکرێت خوێنی لێبێت. چیرۆکی بیرچوونەوە. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. خێزانێک کوڕێکی 4 ساڵانیان هەبوو. منداڵی دووهەمیان لەدایک بوو. کچێکی خەنجیلانە بوو. کاتێک تەمەنی کچەکەیان گەشتە چەند مانگێک، کوڕە 4 ساڵانەکەیان داوای کرد لەگەڵ خوشکە ساوەکەیدا بە تەنها بەجێی بهێڵن. دایک و باوکەکە ڕازی بوون، بەڵام زۆریش حەزیان دەکرد بزانن کوڕەکەیان بۆچی ئەو داوایە دەکات. بۆیە لە ژوورێکدا بە تەنها بەجێیان هێشتن و خۆیان لە پشت دەرگاکەوە وەستان. کوڕەکە چووەتە نیشت خوشکەکەیەوە. بە دەستە بچکۆلەکانی دەستی ساوەکەی گرت و پێی وت: تکایە باسی خوام بۆ بکە، من خەریکە بیرم دەچێتەوە. چیرۆکی کاپتنی دەریا. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. شەوێک لە دەریاچەیەکدا کاپتنێک ڕووناکێکی لە کەشتێکی ترەوە بینی کە لە دوورەوە دەدرەوشایەوە. کاپتنەکە داوای لە کارمەندێکی کرد تا ئاماژە بۆ ئەو کەشتێ بنێرێت بڵێت: ئاراستەکەتان دەپ لە بەرەو خۆر هەڵات بگۆڕن. پاش ئەمە یەکڕاست ئاماژەیەکیان بۆ هاتەوە و پێیان گوترا: ئێوە ئاراستەی خۆتان دەپ لە بەرەو خۆر ئاوا بگۆڕن. کاپتنەکە پەست بوو. بە کارمەندی تەلەگرافەکەی وت: نامەیەک بنێرە بڵێ: من کاپتنێکی پلەبەرزی بە ئەزموونم و وا ڕاهاتم گوێ لە وتەکانم بگیرێت. ئاراستەی خۆتان دەپ لە بەرەو خۆر هەڵات بگۆڕن. نامەیەکیان وەرگرتەوە، تیایدا وترا بوو: من کاپتنێکی دەریایی وریام و دەزانم چی دەکەم. ئاراستەی خۆتان دەپ لە بەرەو خۆر ئاوا بگۆڕن. ئیدی کاپتنی یەکەم لە تووڕەییدا سوور هەڵگەڕا و هاواری کرد پەیامی بۆ بنێرن بڵێن: پێم گوتن ئاراستەی خۆتان دەپ لە بەرەو خۆر هەڵات بگۆڕن. من لە ناو کەشتێکی جەنگیدام. لە وەڵامی ئەمەدا پێیان گوترا: منیش وتم ئاراستەی خۆتان دەپ لە بەرەو خۆر ئاوا بگۆڕن. من لەسەر بورجی ترافیکم. چیرۆکی پیکاسۆ. نووسینی کلاس هەڵباری و ماگنوسکوڵ. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. لە گەشتێکی شەمەندەفەری نێوان نیس و پاریسدا، پیکاسۆ لەگەڵ ساماندارێکی ئەمریکیدا لە فەرغۆنێکی هاوبەشدا بوون. پیاوە ساماندارەکە کە ئارەزووی کۆکردنەوەی کاری هونەری بوو وتی: من دەتناسمەوە، ئێوە پابلۆ پیکاسۆی هونەرمەندن. پیکاسۆ وتی: بەڵێ. پیاوەکە وتی: ئێدە من پرسیارێکم لێتان هەیە، ئێوە بۆچی شێوەی مرۆڤ وەک خۆی ناکێشن؟ مەبەستم ئەوەیە ئەگەر سەیری تابلۆیەکی ئێوە بکەم دەبینم چاوێکتان لەسەر ناوچەوانێک کێشاوە یاخود لوتێک لە جێگای گوێچکەدا دادەنێن. بەڕاستی ئەوە شێتیە و دروست نییە. من ئەوە بە هونەر نابینم. پیکاسۆ وتی: تێناگەم مەبەستان چییە؟ پیاوەکەوتی: هونەر ئاوێنەی ژیانە. ئێوە دەبێت سروشت و مرۆڤەکان وەک شێوەی ڕاستەقینەی خۆیان بکێشن. پیکاسۆ وتی: بەداخەوە، بەڵام هێشتا تێناگەم مەبەستان چییە. پیاوەکە کە خەریک بوو لەو هونەرمەندە گەوجە قەڵز دەبوو، دەستی برد لە جزدانەکەیدا
وێنەیەکی فۆتۆگرافی هاوسەرەکەی دەرهێنا و وتی ئاوها ئەمە وێنەی ژنەکەمە. وەک شێوەی ڕاستەقینەی ئەو پیکاسۆ وەک ئەوەی بەڕاستی بێت وتی ئەها ئێستا تێگەیشتم، ژنەکەت ئێجگار باریکە و نزیکەی 10 سانتیمەتر درێژە. هەمووان دەزانن کە هونەر ڕاستی پیشان نادات. هونەر درۆیەکەوا دەکات ڕاستی ببینین. چیرۆکی پەیکەرتاشێک، وەرگێڕانی باران، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. لە ڕۆژێکی گەرمی هاویندا کە تیشکی هەتاو سووتێنەر بوو، لە باخی پشتەوەی ماڵێکدا لە وڵاتی ئیتاڵیا ڕێکی بچکۆلە وەستا بوو لە پیاوێکی گەنجی دەڕوانی. کاتێک پیاوەکە بە سەرنجێکی وردەوە خەریک بوو بە دەڕنافیزێک بەردێکی گەورەیدا دەتاشی، کوڕە بچکۆلەکە بە فەرۆشی زانینەوە پرسی بۆچی وا دەکەیت؟ هونەرمەندەکە کە ناوی مایکل ئانگێلۆ بوو لە وەڵام داوتی چونکە فریشتەیەک لە ناویدایە دەیەوێت بێتە دەر. چیرۆکی درەختی کێشەکان، نووسینی کلاس هەڵباری و ماگنوسکوڵ. وەرگێڕانی باران، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. دارتاشێک یارمەتی ژنێکی بە تەمەنی دەدا تا خانوویەکی کۆن بگەڕێنێتەوە دۆخی جارانی. پاش یەکەم ڕۆژی کارکردنی کە زۆر شتی بەدەستەوە نەدەهات و ئیشەکانی وەک خۆی بەڕێوە نەدەچوو، وەختی ویستی بچێتەوە ماڵەوە ئۆتۆمبیلەکەی دانەگیرسایەوە. چەند کاتژمێرێکیش خەریکی چاکردنی بوو بێسوود بوو. ژنە خاوەن ماڵەکە پێشنیاری ئەوەی کرد کە بە سیارەی خۆی بیگەیەنێتەوە ماڵەوە. دارتاشەکە سوپاسی کرد و لەگەڵی داڕۆشتەوە، بەڵام بە درێژایی ڕێگاکە بێدەنگ بوو. کە گەشتنە ماڵەوە خوڵقی ژنەکەی کرد کە بفەرمێتە ماڵەوە و خێزانەکەی ببینێ. ژنەکە بە خۆشحاڵیەوە قبوڵی کرد. کاتێ لە ئۆتۆمبیلەکە دابەزین، پیاوەکە چوە لای درەختێکەوە کەمێک وەستا و پاشان وەک ئەوەی گۆڕانێکی بەسەردا هاتبێت بەڕووی خۆشەوە چوو باوەشی بە منداڵەکانیدا کرد و بە خۆشەویستیەوە هاوسەرەکەی ماچ کرد. کاتێک خانمەکە دەڕۆیشتە لای سیارەکەی، بەلای ئەو درەختەدا تێپەڕین کە لای ئەو بوو بۆ جێگای پرسیار. ببوورە کە دەپرسم، بەڵام ئەوە چیت کرد لای ئەو درەختەوە کە هاتینەوە؟ دارتاشەکەوتی وەڵا ئەوە درەختی کێشەکانمە. هەر کات لە کارەکەم تووشی گرفت و ناڕەحەتی دەبم، سەری ماڵەوەی پێوە نائێشێنم. دێم کێشەکانی کارەکەم بە لقەکانی ئەم درەختەدا هەڵدەواستم و بەیانیان کە دەچمەوە سەرکار دیسان لیان دەکەمەوە. خۆشیەکەشی ئەوەیە هەمیشە ژماری کێشەکان لەوە کەمتر دەبنەوە کە ئێوارەی پێشتر هەڵم واسیون. چیرۆکی سێ ئاوات، ئەژەنی دێوێک لە نیوە شەودا ژنێکی خەبەر کردەوە و پەیمانی پێدا سێ ئاواتی بۆ بەدی بهێنێت. ژنەکە بەسەر سوورماوی و خەواڵویی لەسەر سیسەمەکەی دانیشت. لە دڵی خۆیدا دەیوت سێ ئاوات. پێویستە بیر بکەمەوە و دروستترین سێ ئاواتم هەڵبژێرم. خانمەکە باوەڕی وا بوو کە ئەوە گەورەترین هەلی ژیانێتی، بۆیە دڵە کوتەی فریاکەوتنی دایگرتە بوو. ئینجا بیری لەوە کردەوە کە پێویستە ئاواتەکانی لەسەر پەڕەیەک بنووسێ. بەدەم گەڕانەوە بە دوای وەرەقە و قەڵەمدا لەبەردەم خۆیەوە بە پەشۆکاوی وتی ئاواتە خوازم دەفتەرێکم هەبوایە، ئێستا خواستەکانم تێدا بنووسیایە. یەکسەر دەفتەرێک هاتە ناو دەستی کە ئەمە ڕۆیدا هەموو گیانی کەوتە لەرزین و تێگەیشت کە یەکێک لە خواستەکانی لەدەستدا. لەو کاتەدا دێوەکە داوای لە ژنەکە کرد هەندێک پەلە بکات، چونکە لەو شەوەدا پێویستە سەردانی چەندین کەس بکات. ژنەکە بە تووڕەییەوە سەیری دێوەکەی کرد و پێیوت ئاواتە خوازم فشارم لێ نەکەیت. دێوەکەش یەکڕاست دوازی لە پەلە لێکردنی هێنا، بەڵام کات درەنگ بوو تا ژنەکە هەستی کرد کە دووهەم خواستیشی سووتاندووە و تەنها هەلی بەدیهێنانی یەک ئاواتی ماوە کە دەبێت هەوڵ بدات بە ئاگاییەوە هەڵی بژێرێت. ئەو بیری لەوە دەکردەوە ئایا داوای پارە یان خۆشەویستی یان زانیاری یاخود دەسەڵات بکات، یان داوای هەمووی بەیەکەوە بکات. لە تاوتوێکردنی بیرکردنەوەکانیدا لە پڕ لە دڵی خۆی داوتی خۆزگە بم توانایە بڕیار بدەم. پاش ئەمە دێوەکە وەک بروسکەیەک ون بوو. ژنەکەش لەولاوە بە دەفتەرێکەوە لەگەڵ ئەنجامی بڕیاردانەکەی دانیشتە بوو. چیرۆکی کاتی گۆڕینێتی، وەرگێڕانی باران، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. لە کێوێکی باشووری پورتوگال دەیرێک هەبوو بۆ چوونە ئەوێ دەبوو بە سەبەتەیەک بەرزت بکەنەوە کە جێگای دوو کەسی تێدا دەبووەوە. سەردانکەرێک کە لە ناو سەبەتەکەدا تا نیوەی ڕێگاکە چوو بوو
بەشڵەژاویەوە لەو ڕاهیبەیەی پرسی کە یارمەتی دەدا چ کات گوریسی ئەم سەبەتەیە دەگۆڕن؟ ڕاهیبەکەوتی هەر کات گوریسە کۆنەکان پچڕان. چیرۆکی کرێکاری وەرگێڕانی باران خوێندنەوەی ڕۆژان عەبدول. خانمێکی گەشتیار لە شارێکی ئیسپانیا پیاسەی دەکرد. بەلای بینایەکدا ڕۆشت کە تازە بنیات دەنرا و خەڵکانێکی زۆر کاریان تێدا دەکرد. خانمەکە حەزی دەکرد بزانێت چی دەکەن، بۆیە لە کرێکارێک چووە پێشی و پرسی خەریکی چیت. پیاوەکە بە نیگایەکی پڕ لە ماندوویەتیەوە وتی ئێمە لەگەڵ بەرد کار دەکەین، لەدلەتی دەکەین و هەڵی دەچنین. ژنەکە دەستی کردەوە بە گەڕان بەناو شارەکەدا. پاش تێپەڕبوونی چەند کاتژمێرێک گەشتەوە بینایەک کە تازە دروست دەکرا، بێ ئەوەی بزانێ ئەوە هەر هەمان بیناکەی پێشووە و لەلایەکی ترەوە هاتۆتەوە سەری. هەم بە ئارەزووی زانینەوە چووە لای پیاوێک کە لەوێ کاری دەکرد و لێی پرسی خەریکی چیت. کرێکارەکە کە هەر هەمان کاری پیاوەکەی تری دەکرد بە شانازیەوە وتی من هاوکاری دەکەم لە دروستکردنی کەنیسەیەکدا. گرنگترین ڕۆژەکانی ژیان ئەو ڕۆژەی کە لەدایک بووین و ئەو ڕۆژەش کە تێدەگەین بۆچی. نادیار. چیرۆکی وەڵامە ئاشکراکە وەرگێڕانی باران خوێندنەوەی ڕۆژان عەبدول. لەوانەیەکی خوێندنی ڕۆژی یەکشەممانی کەنیسەیەکدا مامۆستایەک وەک یاریەک پرسیارێکی لە شێوەی مەتەڵدا لە قوتابیە بچکۆلەکانی کرد و وتی بزانم کێ دەزانێت من کێم. من بچکۆلە و تووکنم، کلکێکی بژی بۆرم هەیە و حەز دەکەم بە درەختدا هەڵگەڕێم. کەس لە منداڵەکان وەڵامیان نەدایەوە، بۆیە مامۆستاکە بەردەوام بوو وتی حەزیشم لە چەرەسە بە تایبەت گوێز. دیسان هیچ وەڵامێکی وەرنەگرت. لە دڵی خۆی داوتی بڵێ پرسیارەکە قورس بێت. لەگەڵ ڕوونکردنەوەی زیاتردا سەرنجی منداڵەکانی دەدا و دەیوت بە زۆری ڕەنگم قاوەییە، هەندێک جاریش سووریان ڕەشم. هەر کەس وەڵامی نەدایەوە. مامۆستاکە چووە لای ئۆسا کە قوتابیەکی زیرەک بوو، لێی پرسی ئۆسا تۆ دەڵێی چییە؟ ئۆسا سەیری هاوڕێکانی کرد و بە کەمێک نادڵنیاییەوە وتی وەڵڵا من دەزانم وەڵامەکە دەبێت مەسیح بێت، بەڵام زۆر لە سمۆرە دەچێت. چیرۆکی بۆچی گیاگەشە دەکات. نووسینی کلاس هەڵباری و ماگنوسکۆڵ. وەرگێڕانی باران خوێندنەوەی ڕۆژان عەبدول. پیاوێک خەریکی بڕینی چیمەنی باخەکەیان بوو کاتێک کوڕە 4 ساڵانەکەی هات بۆ لای و پرسی بۆچی گیاگەشە دەکات؟ پیاوەکە نەیدەزانی چۆن مامەڵی پرسیارەکە بکات. لە خەیاڵی خۆیدا دەیگوتەوە گیا بۆچی گەشە دەکات؟ دەبێت وەڵامی ئەم پرسیارە چۆن بدرێتەوە. هەندێک بیری کردەوە، ویستی باسی پێکهاتەی ڕووناکی و هاو ئاهەنگی سروشتی بۆ بکات کە چۆن تشکی ڕۆژ و ئۆکسجین دەبنە هۆی گەشەکردنی گژ و گیا، بەڵام هەستی کرد کە ناتوانێت بە شێوەیەکی ئاسان ئەمە بە منداڵەکەی بڵێت. بۆیە پێیوت گیا گەشە دەکات لەبەر ئەوەی دەیەوێت گەشە بکات. کوڕە بچکۆلەکەی بە سەرسوڕمانەوە چاوەکانی زیاتر لە دۆخی ئاسایی خۆی کردەوە و سەیری باوکی کرد و وتی ئەی تۆ بۆچی دەیبڕیت؟ چیرۆکی هەڵەی کار. وەرگێڕانی باران خوێندنەوەی ڕۆژان عەبدول. بڕیارێکی هەڵەی کارمەندێکی تازە دامەزراو لە کۆمپانیایەکدا بووە هۆی زەرەرکردنی 5 ملیۆن کرۆن. چەند ڕۆژێک پاش ڕووداوەکە کۆبوونەوەیەکی گەورە سازدرا و کارمەندەکە بانگهێشت کرا. کارمەندەکە وای دەزانی چەند ڕۆژێکی کەمی لە شوێنی کارەکەی ماوە، بەڵام ئەوەی جێگای سەرسوڕمانی بوو ئەوە بوو لە کۆبوونەوەکەدا باسی هەڵەکەی ئەمیان بە تایبەتی نەکرد. کە کۆبوونەوەکە تەواو بوو کارمەندەکە لە ناو دەرگای ژوورەکەدا وەستا، سەیری سەرۆککارەکەی کرد و وتی ئەمڕۆ کە هاتم وام زانی لە کارەکەم دەردەکرێم، بەڵام تۆ باسی هەڵە ترسناکەکەشت لەگەڵ نەکردم. ئایا دڵنیابم کە من لەسەر کارەکەم دەمێنمەوە؟ سەرۆککارەکە بە سەرسوڕمانەوە سەیری کارمەندەکەی کرد و لە وەڵام داوتی من کەسێک دەرناکەم کە تازە نزیکەی 5 ملیۆن کرۆنم بۆ فێربوونی سەرف کردبێت. چیرۆکی سەرۆککار. وەرگێڕانی باران خوێندنەوەی ڕۆژان عەبدول. سەرۆککارێکی گەورە کە زۆرترین سەرکەوتنی لە بواری کارەکەیدا بەدەست هێنا بوو، لەلایەن بەرپرسێکی گەنجەوە پرسیاری ئەوەی لێکرا
کە ئایا چۆن لە ماوەی ئەو هەموو ساڵەدا توانیوێتی هەمیشە بڕیار و هەڵبژاردنەکانی لە کارەکەیدا لێزانانە و ڕاست بێت. سەرۆک کارەکە لە وەڵام داوتی: ئەمە ئاسانە، من بڕیاری ڕاست دەدەم چونکە ئەزمونم هەیە، ئەزمونەکەشم لە بڕیاردانی هەڵەوە وەرگرتووە. چیرۆکی پاڵەوانی هاوسەنگی. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. چەندین ساڵ لەمەوبەر هونەرمەندی مەزن و پاڵەوانی هاوسەنگی زومبراتی بەسەر گوریسێکدا لەسەر تافگەکانی نەیگارە بە پیادەڕۆیی پەڕیەوە. لەو وەختەدا بارودۆخەکە زۆر قورس و کەشوهەوا ڕەشەبابوو بوو، بەڵام ئامادەکارەکە جەختی لە زومبراتی کردبووەوە کە بڕوات. پاش پەڕینەوەکە پاڵەوانەکە دڵخۆش بوو کە بە سەلامەتی گەیشتووەتە ئەوبەر. ئامادەکارەکەش کە لەوێ بە عەرەبانەیەکی دەستیەوە چاوەڕێی دەکرد لە پڕ وتی: زۆر خەیاڵی بوو، بەڕاستی ئێوە پاڵەوانن. زومبراتی سوپاسی کرد و وتی: ڕەشەباکە ڕۆشتنی سەر گوریسەکەی سەخت کردبوو. ئامادەکارەکە وتی: قسەی قۆڕ، من چاوەڕێ دەکەم جارێکی تر بپەڕنەوە ئەوبەر و ئەم عەرەبانە دەستیەش لە پێش خۆتەوە لێ بخوڕی. زومبراتی ناڕەزایی دەربڕی و وتی: باوەڕ ناکەم بتوانم، کەشوهەوا زۆر خراپە. ئامادەکارەکە هەروازی نەهێنا و دەیویست ڕازی بکات، هەتا زومبراتی بە پەستی و دڵڕەنجاویەوە وتی: ئێوە بەڕاستی وا دەزانن کە من ئەوەم پێ دەکرێت، وانییە؟ ئامادەکارەکە وتی: بەڵێ. زومبراتی وتی: زۆر دڵنیان؟ ئامادەکارەکە وتی: بەڵێ. زومبراتی وتی: باشە، دەتۆ بچۆ ناو عەرەبانەکە. چیرۆکی سەتلەپڕەکە. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. لە کۆڕێکی وانەگوتنەوەدا دەربارەی هونەری بەرنامەدانان گوتەبێژێک سەتڵێکی پڕ لە بەردی پێبوو. لە ئامادەبووەکانی پرسی: ئایا ئەم سەتڵە پڕە؟ ئامادەبووەکان لە وەڵامدا گوتیان: بەڵێ. اینجا پێشکەشکاری وانەکە مشتێک زیخی هێنا و خستیە ناو سەتڵەکەوە. زیخەکە بینی بەردەکانی پڕ کردەوە. پاشان پرسیەوە: ئایا سەتڵەکە پڕە؟ ئامادەبووەکان ئەم جارە بە هەندێک گومانەوە گوتیان: بەڵێ، ئێستا پڕە. دوای ئەمە گوتەبێژەکە کەوچکێک لمی هێنا و خستیە سەتڵەکەوە و لمەکەش جێگای بووەوە و سەتڵەکە پڕتر بوو. پێشکەشکارەکە جارێکی تر دەربارەی پڕێتی سەتڵەکە پرسیاری کردەوە. ئەم جارە زۆربەی ئامادەبووەکان گوتیان کە دەکرێت پڕتریش بکرێت. هەرواش بوو، پێشکەشکارەکە توانی بە تێکردنی هەندێک ئاو سەتڵەکە پڕ بکات. پاشان گوتەبێژەکە پرسی: لەم وانەیەوە چی فێربوون؟ یەکێک لە ئامادەبووەکان وتی: فێربووم کە ئەگەر هەر چەندێک بەرنامەشمدا نابێت دەتوانم زیاتری بخەمە سەر. پێشکەشکاری وانەکە وتی: ڕەنگە ئەوەش بکرێت، بەڵام ئەوەی من بیرم لێ دەکردەوە ئەوە بوو کە ئەگەر سەرەتا بەردەگەورەکان دانەنین و بە بچووکەکان دەست پێ بکەین، ئەوە لە دواییدا گەورەکان قەت جێگایان نابێتەوە. چیرۆکی دەرزیەک لە خەرمانێکدا. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. لە کۆنفرانسێکی زانستی گەورەدا بە ئامادەیی بەشداربوانێکی زۆر لە هەموو جیهانەوە ڕۆژنامەنووسێک لە چاوپێکەوتنێکدا لە ئالبێرت ئاینشتاینی پرسی: بەڕێز ئاینشتاین، بە شێوەیەکی گشتی پێت وایە گەورەترین جیاوازی لە نێوان هۆشمەندی تۆ و کەسانی تردا چییە؟ ئاینشتاین پاش ساتێک بیرکردنەوە لە وەڵام داوتی: ئەگەر کەسێکی سادەی زرنگ و بەکار ئەرکی ئەوەی پێ بسپێردرێ کە لە ناو خەرمانێکدا دەرزیەک بدۆزێتەوە، ئەوە کەسەکە بەس ئەوەی دەوێت کە دەرزیەکە بدۆزێتەوە. جیاوازی لە نێوان من و ئەو کەسانەدا ئەوەیە من دەمەوێت هەموو دەرزیەکان بدۆزمەوە. با مرۆڤ چەند بکرێت شتەکان ئاسان بکات، بەڵام ئاسانتر نا. ئەلبێرت ئاینشتاین. چیرۆکی پێڵاوفرۆش. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. کارگەیەکی گەورەی پێڵاوفرۆشتن بڕیار دەدات لێکۆڵینەوەیەک لەسەر ئەوە بکات کە بزانێت فرۆشتنی قۆنەرە لە ئەفریقا قازانجی دەبێت یاخود نا. بۆ دڵنیابوون لەمە دوو گروپی سربەخۆ دەنێرن تا بزانن بازاڕی پێڵاو لە ئەفریقا چۆنە. پاش ماوەیەک هەردوو گروپەکە دەگەڕێنەوە و تیر و پشکی بە دوواداچوونەکەیان دەکەن. گروپێکیان دەڵێت پێڵاوفرۆشتن لە ئەفریقا تەواو نەشیا و ئاستەمە، لەبەر ئەوەی لەوێ کەس پێڵاوی لە پێدا نییە، کەس نایەت قۆنەرە بکڕێت. گروپەکەی تر دەڵێت بازاڕێکی ئێجگار باشی دەبێت، لەوێ کەس پێڵاوی لە پێدا نییە، لەبەر ئەوە هەمویان دەیانەوێت بیکڕن. چیرۆکی شێریان خەت. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول.
سیگموند فرۆید و خوشکەزاکەی دانیشتبوون باسی ئەویان دەکرد کە هەندێک کەس زۆر بۆیان قورسە بڕیار لەسەر شتێک بدەن. فرۆید وتی پێت بڵێم من چی بۆ کەسانە دەڵێم؟ من پێشنیار دەکەم شێروخەت بۆ ئەو شتە بکەن کە دەیانەوێت بڕیاری لەسەر بدەن. خوشکەزاکەی بەسەر سوڕمانەوە وتی باوەڕت پێ ناکەم. تۆ وەک زانایەک چۆن داوا دەکەی خەڵک لەسەر بنەمایەکی هەڵبژاردنێکی ئاوها بەڕێکەوت بڕیاری خۆیان بدەن؟ فرۆید وتی من داوا ناکەم دوای شێروخەتەکە بکەون، بەڵکو دوای ئەو هەستە بکەون کە ئەو هەڵبژاردنە پێیان دەدات. ئایا بەو سەرنجامە ڕازین یاخود ناڕازین؟ چیرۆکی پەیوەندیەکی باش. زانستکاری بەناوبانگ گرێگۆری باتیسۆن ئارەزووی زۆر لە دۆلفین و توانای دواندنی بوو. بۆ ئەمەش چووە هاوایی تا وردبوونەوەیەک لەسەر چۆنیەتی هەڵس و کەوتکردن و شێوازەکانی ڕاهێنان لەگەڵ دۆلفیندا بکات. ڕۆژی یەکەم لە مەلەوانگەیەکی تایبەت بینی کاتێک دۆلفینێک جوڵەیەکی هونەری دەکات، ڕاهێنەرەکەی ماسیەکی دەدایە و چەند جار کارەکەی دووبارە بکردایەتەوە، ئەوەندە ماسی لە پاداش تا پێدەدرا. ڕۆژی دواتر کە دۆلفینەکە هەمان مەشقی دووبارە دەکردەوە هیچ ماسی وەرنەدەگرت. هەرچەندێک دۆلفینەکە هەمان کاری بکردایەتەوە ڕاهێنەرەکە هیچ ستایشی نەدەکرد، هەتاوەکو دۆلفینەکە جوڵەیەکی هونەری تازەی نمایش دەکرد ئەو جاماسیەکی وەک پاداش وەردەگرت. گرێگۆری زۆر کاریگەر بوو بە شێوازی ڕاهێنانی دۆلفینەکە تا هاان بدرێت هەمیشە هونەری نوێ پێشکەش بکات. پاش هەفتەیەک دۆلفینەکە تێگەیشت بوو کە هونەری تازە و جوڵەی جۆراوجۆر مانای ستایش و وەرگرتنی ماسی باش، هەر بۆیە مەلەوانگەکەی پڕ لە نمایشی هونەری داهێنەرانە دەکرد. پاشان گرێگۆری زۆر بە کەیفخۆشی و قایلی چووە لای ڕاهێنەرەکە و وتی من سەرسامم بەوەی تۆ زۆر باش دەزانی چۆن هانی پێشکەوتن بدەیت. تێبینیم کردووە تۆ هەمیشە هانی ڕەفتاری شایستە دەدەیت و کارە نەخوازراوەکان پشتگوێ دەخەیت. تەنها شت کە تێنەگەیشتم ئەوەیە بۆچی تۆ جارجار ماسیەک دەدەیتە دۆلفینەکە بەبێ هیچ هۆکارێک یان بێ ئەوەی هیچی کرد بێت. ڕاهێنەرەکە وتی بەدڵنیاییەوە هۆکارێک هەیە، ئەوەیان لەبەر خاتری پەیوەندیەکەیە. بەبێ بوونی پەیوەندێکی باش ئێمە هەرگیز ناتوانین پێکەوە پێش بکەوین. چیرۆکی هاوڕێیەتی. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. بەڕێوەبەرێک لە ماڵی خۆیان لەسەر کورسی و مێزێک دانیشت تا ئامادەکاری بۆ وتارێک بکات کە دەبوو لە شوێنی کارەکەی بیخوێنێتەوە. ئەو دەیویست لە وتارەکەیدا باسی هاوڕێیەتی بکات. لەو کاتەدا کە بیری دەکردەوە چی بڵێت کچە 7 ساڵانەکەی هاتە ژوور. پیاوەکە حەزی کرد لەو بارەیەوە لە منداڵەکەی بپرسێت بەو نیازەی کە ڕەنگە بتوانێت یارمەتیەکی بدات. بۆ ئەمە بە کچەکەی وت هاوڕێیەتی بۆ تۆ چییە؟ کچەکە وتی هاوڕێیەتی وەک سێبەر وایە. باوکەکە وتی مەبەستت چییە؟ کچەکە وتی من پێم وایە هاوڕێیەتی وەک سێبەرەکە دوایە، هەندێک جار لە پێشتەوەیە و هەندێک جار لە دواتەوەیە، بەڵام هەمیشە لەگەڵتایە. هاوڕێی ڕاستەقینە زۆر کەمە، بەڵام هەموو کات داواکە بۆ گەورەیە نییە. ماری ڤۆن ئێبنەر ئێشتەنباچ. وەستایی. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. لە کارگەیەکدا ئامێرێکی گرنگ لە کار کەوتبوو. دەستەی بەڕێوەبەرایەتی کارگەکە زۆر نیگەران بوون و نەیان دەزانی چی بکەن. لەبەر ئەوەی ئامێرەکە زۆر کۆن و بەنرخ بوو نەیان دەتوانی بە ئامێرێکی تر قەرەبووی بکەنەوە. ژمارەیەکی زۆر پسپۆڕ و کارزانیشیان بۆ چاکردنەوەی بانک کرد. هەوڵیان زۆردا و هەرچەند بەکردنەوە و بەستنەوەی پارچە و بڕغوەکانیەوە خەریک بوون بێسوود بوو. بەڕێوەبەرانی کارگەکە بێئومێد بوون. وەک دوا هەوڵیان وەستایەکی پیریان بانک کرد کە دەکرا بتوانێت چاکی بکات. پیاوە بە تەمەنەکە هات، ماوەیەکی زۆر دەوروخولی ئامێرەکەی دا و لی کۆڵیەوە. پاشان چەکوشێکی هێنا، دانەیەکی کێشا بە بۆریەکدا و ئامێرەکەیەک سەرکەوتەوە ئیش. پاش 2 ڕۆژ کارگەکە فاتورەیەکی بە بڕی 8,000 کرۆن بۆ نرخی چاکردنەوەی ئامێرەکە پێگەیشت. دەستەی بەڕێوەبەرایەتیەکە ئەو نرخەیان بۆ تەنها پیاکێشانی چەکوشەیەک پێ زۆر بوو. بۆیە داوایان کرد فاتورەیەکی تریان بە وردەکاری تێچوونی چاکردنەوەکە بۆ بنێرن. کە فاتورەی دووهەمیان بۆ هات لی نووسرا بوو نرخی پیاکێشانی چەکوشەکە 1 کرۆن، نرخی زانینی شوێنی پیاکێشانەکە 7,999 کرۆن. چیرۆکی تووتەڵە بۆ فرۆشتن. فرۆشگایەکی ئاژەڵان 5 تووتکە سەگی بۆ هاتبوو. کوڕێکی منداڵکار چووە دوکانەکەەوە سەیریان بکات. پاشان لە خاوەنی دوکانەکەی پرسی تووتکێک بە چەندە؟
دوکاندارەکەوتی لە نێوان 500 تا 800 کرۆندایە. کوڕەکەوتی من تەنها 80 کرۆنم پێیە، بەڵام خۆ دەتوانم هەر سەیریان بکەم. دوکاندارەکەوتی بەڵێ بێگومان. کوڕەکە لەگەڵ تووتکەکاندا میهرەبانی دەنواند و هیوای دەخواست بیتوانیایە دانەیەکیان بکڕێت. لەو کاتەدا سەرنجیدا یەکێک لە تووتەڵە سەگەکان لەوانی تر شەرمنترە و دەیەوێت لە پەنایەکدا خۆی بشارێتەوە. کوڕەکە پرسی ئەم تووتکەیان چیەتی؟ دوکاندارەکەوتی ئەوەیان دەشەلێت. دوێنێ پزیشکی ئاژەڵان لێرە بوو، وتی کە چاک نابێت و هەر لەنگ دەبێت. کوڕەکە یەکسەر وتی من دەمەوێت ئەو بەچکەیە بکڕم، ئەوەیان بە چەند دەفرۆشیت؟ هەر زووش وەڵامی خۆی دایەوە وتی ئەو تووتکەش هەر هەمان نرخی ئەوانی تری هەیە و دەمەوێت هەموو پارەکەی بدەم، بەڵام ئێستا 80 کرۆنی دەدەمێ و ئەوەی تر بە مانگانە دەدەمێ هەتاکو قەرزەکەم لەلا نامێنێت. دوکاندارەکەوتی بۆچی سەگێکت دەوێت کە ناتوانێت وەک ئەوانی تر باز بدات و یاری بکات؟ کوڕەکە نوشتایەوە دڵنی قاچی ڕاستی پانتۆڵەکەی هەڵکرد تاکو قاچ دەستکردەکەی پیشان بدات و وتی ئەو تووتەڵەیە کەسێکی پێویستە تێی بگات. چیرۆکی قوتابخانەی ئاژەڵان. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. لە سەردەمی کۆندا ئاژەڵانی دارستان بڕیاریاندا شتێک بۆ داهاتوویان بکەن. بۆ ئەمەش ڕێکەوتن لەسەر کردنەوەی قوتابخانەیەک و بەرنامەی چالاکیەکانیان دەستنیشان کرد. چالاکیەکانیان بریتی بوون لە ڕاکردن و هەڵگەڕان و مەلە و فڕین. هەموو ئاژەڵەکانیش دەبوو بەشداری لە هەموو وانەکاندا بکەن. مراوی لە مەلەکردندا زۆر زیرەک بوو، تەنانەت لە مامۆستاکەشی باشتر مەلەی دەکرد. لە فڕینیشدا دەرچوو، بەڵام لە ڕاکردندا دەرنەچوو. لەبەر ئەوەی لە ڕاکردن خراپ بوو، دەبوو دوای دەوامیش بمێنێتەوە و ڕاهێنان بکات. تەنانەت دوازی لە مەلەکردنیش هێنا بۆ ئەوەی زیاتر بایەخ بە ڕاکردن بدات. دوای ساڵێک لەوانەی ڕاکردن دەرچوو، بەڵام چونکە وانەی مەلەی پشتگوێ خستە بوو، ئاستی مەلەی مامناوەند بوو. بەو شێوەیە لە ئاستی مامناوەند لە قوتابخانە دەرچوو، بەڵام مراوی خەفەتبار بوو، چونکە ئەوەی خەونی پێوە دەبینی ئەو ئاستی دەرچوونە نەبوو. کەروێشک لە ڕاکردندا لە هەموو پۆلەکە باشتر بوو، بەڵام دوای 2 مانگ کەوت، چونکە نەیدەتوانی مەلە بکات. سمۆرە لە هەڵگەڕاندا زۆر باش بوو، بەڵام لەوانەی فڕیندا کێشەی گەورەی هەبوو. ئەمە وای لێکرد باوەڕی بەخۆی نەمێنێ و لەوانەی ڕاکردنیشتا دەرنەچێت. هەڵۆ قوتابیەکی چەتون بوو، هەرچەندە زۆر خێرا و باش دەیتوانی بە درەختدا سەر بکەوێت، بەڵام لەوانەی هەڵگەڕاندا دەرنەچوو، چونکە سەرسەختی دەکرد و لە جیاتی ئەو شێوازی سەرکەوتنەی بۆی دەستنیشان کرابوو هەر بە شێوازی خۆی بەداردا هەڵدەگەڕا. چیرۆکی کوپێک چا. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. نانئین بلیمەتێکی یابانیە لە بواری زێندا. جارێک پرۆفیسۆرێکی زانکۆ دەچێت بۆ لای تاکو زانیاری لەسەر زێن پێ بدات. پاش هەندێک گفتوگۆ نانئین هەست دەکات پرۆفیسۆرەکە بە شێوەیەکی کراوە و باش گوێی لێ نەگرتووە. بلیمەتەکە قۆریەکەی هەڵگرت تا کوپێک چا بۆ پرۆفیسۆرەکە تێبکات، بەڵام کوپەکە پڕ بوو. چایەکەی لێ دەڕژا و سەر مێزەکە تەڕ بوو، کەچی نانئین هەردەستی لە ڕۆکردنی چایەکە هەڵ نەگرت. تا پرۆفیسۆرەکە هاتە قسە و وتی نابینی کوپەکە پڕ بووە؟ جێ زیاتر نابێتەوە. نانئینی بلیمەت وتی هەر ڕێک وەک ئەم کوپە تۆش پڕیت لە زانیاری و هەڵسەنگاندن. من چۆن بتوانم زانیاریت لەسەر زێن پێ بدەم ئەگەر تۆ تۆزێک لە کوپەکەت خاڵی نەکەیت؟ چیرۆکی گەشبین و ڕەشبین. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. 2 منداڵ لە باخچەیەکی ساوایان ڕەفتار و کەسایەتیان هیچ لە یەکتری نەدەچوو. یەکێکیان زۆر گەشبین و یەکێکیان زۆر ڕەشبین بوو. کارمەند و مامۆستاکان پێیان سەیر بوو ئەو منداڵانە چۆن ئەوەندە لە یەک جیاوازن. ڕۆژێک بڕیاریاندا هەردوو منداڵەکە تاقی بکەنەوە تا بزانن بەڕاستی چەندە جیاوازن. منداڵە ڕەشبینەکەیان بردە ژوورێکەوە پڕ بوو لە کەلوپەلی یاریکردن و خۆیان شاردەوە تاکو بزانن کاردانەوەی چۆن دەبێت. کاتێک ڕەشبینەکە چوە ژوورەکەوە سەیری چواردەوری خۆی کرد و وتی ئەمە ڕەنگە خەڵەتاندنێکی تێدا بێت. من قەت بۆم نەبووە ئەوەندە یاری زۆرم هەبێت. ئاخۆ هەڵەکە چی بێت؟ پاش ئەم تێبینیکردنە منداڵە گەشبینەکەیان بردە ژوورێکەوە پڕ بوو لە پاشەڕۆی ئەسپ بۆ ئەوی بزانن دەشێت ئەویش خەمگین بێت یان نا. کە گەشبینەکە چوە ژوورەکەوە پێکەنی و دەستی کرد بە هەڵدانی پاشەڕۆکان بە چواردەوری خۆیدا. کارمەندەکان سەریان سوورما و لە منداڵەکەیان پرسی
چۆن دەتوانیت ئەوەندە دڵخۆش بیت لە کاتێکدا ژوورەکە پڕە لە پاشەڕۆی ئەسپ؟ منداڵە گەشبینەکەوتی بەم هەموو پاشەڕۆیەی لێرەدا هەیە، دیارە دەبێت ئەسپێک لەم ناوەدا بێت. چیرۆکی هەستکردن. پیاوێک بە پیادەڕۆیی بەسەر بەرزە دەشتێکدا دەڕۆی. لە نیوەی ڕێگا لە دوورەوە ڕەوە گورگێکی بینی. ڕەوە گورگەکە بەرەولای ئەم دەجوڵان. پیاوەکە ئاراستی ڕێی گۆڕی و پەنای بەرەو لێژایی یەک برد. کە گەیشتە لای لێژاییەکە، گورگەکانیش بە دوایەوە بوون. پیاوەکە خۆی هەڵدا و دەستی برد بە ڕەگی درێژی درەختێکەوە خۆی گرتەوە. وەختێک کە بە بەرزاییەکەوە بە هەڵواستراوی دەلەرایەوە، سەیری کرد گورگەکان لەسەرەوە وەستاون و لیک بە دەمیاندا دێتە خوارەوە. سەیری خوارەوەشی کرد، بینی 4 گورگیش لە ژێرەوە چاوەڕێ دەکەن. لەو وەختەدا هەستی کرد ئەو ڕێگەی دەستی پێوە گرتووە، خەریگە دەپچڕێت و گوێی لە کرچەکرچی بوو. هاوکات کۆمەڵێ بەڵاڵۆکی پێگەیشتووی بە لقی درەختێکەوە بینی. بە هێواشی دەستی بۆ درێژ کرد. دەستی گەیشتە هەندێکی ئێجگار خۆش بوون. چیرۆکی کۆرفرۆش. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. پیاوێک هەمیشە لەسەر ڕێگایەک دەوەستا کۆروی دەفرۆشت. پیاوەکە گوێچکەی باش نەیدەبیست، بۆیە ڕادیۆی نەبوو، هەرگیز ڕۆژنامەشی نەدەخوێندەوە. بەڵام فرۆشیارێکی زیرەک بوو. لەفەی بەتامی دروست دەکرد و کڕیار زۆر بوو. لە قەراخ شارەوە قوتعی بانگەشەی بۆ خۆی هەڵواسی بوو. هەندێک جاریش بۆ فرۆشتنی کۆرف دەچوە ناوەندی بازاڕی شارەکەی. کاروبارەکەی باش بەڕێوە دەچوو، بۆیە لە قەسابەکە کۆروی زیاتر و لە سەمونخانە سەمونی زیاتری دەکڕی و تەباخێکی گەورەتریشی بۆ سەر عەرەبانەکەی داوا کرد و زۆرتری دەفرۆشت. بەو جۆرە ماوەیەک بەردەوام بوو تا هەستی کرد پێویستی بە یارمەتیە. بۆیە داوای لە کوڕەکەی کرد بە شێوەیەکی کاتی لە زانکۆ بێتەوە و یارمەتی ئەم بدات. کوڕەکەی هاتەوە ماڵەوە، بەڵام زۆر پەست و بێتاقەت بوو لەوەی کە باوکی هیچ زانیاریەکی نییە. بۆیە بە باوکی وت نەتبیستوە دەڵێن بازار لە دابەزیندایە، خەمۆکیەکی قورس بەڕێوەیە. قەیرانی ئابووری لە ئاسیا دەستی پێ کردووە و ماوەیەکی تر ئێرەش دەگرێتەوە. ڕۆژانێکی سەخت چاوەڕێمانن. باوکەکە باوەڕی کرد، چونکە دەیوت کوڕەکەم لە زانکۆ دەخوێنێت و گوێ لە ڕادیۆ دەگرێت و ڕۆژنامە دەخوێنێتەوە. پیاوەکە خێرا داوای تەباخە گەورەکەی ڕەت کردەوە. ئیدی نەدەچوە ناو بازاڕ و بە تراکتۆریش قوتعی بانگەشەکانی تا قەراخ شار نەدەبرد. کۆروی کەمتری بۆ فرۆشتن دەکڕی و زوو بە کڕیارەکانی دەوت ڕۆژانێکی سەخت بەڕێوەن. دوای تێپەڕینی ساڵێک ڕێژەی فرۆشتنی کۆروی پیاوەکە گەشتە بۆ 0. باوکەکە چوو دەستی کێشا بە شانی کوڕەکەی داوتی تۆ ڕاستت کرد کوڕەکەم، ئەمە دەشێ خەمۆکیەک بێت بۆ هەمیشە، گومانێک لەوەدا نییە. چیرۆکی چەند دەتوانیت ڕزگاری بکە. نووسینی کلاس هەڵباری و ماگنوسکۆڵ. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. پیاوێک کە خەریکی ڕاوەماسی بوو، لەناو ئاوەکەدا کەسێکی بینی ڕوە و کەنار پەلی دەهابی و خەریک بوو نقم دەبوو. ماسیگرەکە بە پەلە خۆی هەڵدایە ئاوەکەوە تا یارمەتی بدات. دوای ئەوەی لە ئاوەکەدا هێنایە دەرەوە، پیاوێکی تری بینی بە هەمان شێوەی ئەوی تر داوای فریاکەوتنی دەکرد کە ئەویشی ڕزگار کرد. دیسان پیاوێکی تریش لە ئاوەکەوە سەری هێنایە دەرەوە و داوای یارمەتی کرد. لەو وەختەدا کە ماسیگرەکە بەردەوام خەریکی ئەوە بوو کە کەسێک لە ئاوەکە بهێنێتە دەرەوە و بچێتەوە ناو ئاوەکە بۆ ڕزگارکردنی کەسێکی دیکە. کابرایەکی بینی لەسەر وشکاییەکە بە گورجی بەلای ڕۆخی ئاوەکەدا دەڕۆیشت. ماسیگرەکە ویستی داوا بکات ئەویش هاریکاری بکات، بەڵام پیاوەکە بە هەمان خێرایی ڕۆشتنەکەی خۆی تێپەڕی. ماسیگرەکە زۆر تووڕە بوو، لەناو ئاوەکەوە هاواری کرد. ئەیتر سنۆکی خۆپەرست. پیاوەکە لە دوورەوە ئاوڕیدایەوە وتی تۆ چەند زیاتر دەتوانیت ڕزگاری بکە، من دەچم ئەو کەسە دەوەستێنم کە پاڵ بۆ خەڵکەوە دەنێت. چیرۆکی ڕەنگەوا بێت. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. لە لادێیەکی وڵاتی چین جوتیارێک ئەسپێکی هەبوو. لە هەموو گوندەکەدا تەنها ئەو خاوەن ئەسپ بوو. ڕۆژێک ئەسپەکە ڕای کرد و نەگەڕایەوە. دراوسێکان نیگەران بوون و وتیان کە جێی داخە ئەسپەکە ڕای کردووە. بەڵام جوتیارەکە بەهێمنی وتی ڕەنگەوا بێت،
پاش چەند ڕۆژێک ئەسپەکە گەڕایەوە و 2 ئەسپی کێویشی لەگەڵدا بوو. دراوسێکان بە دڵخۆشی و ئیرەییەوە بە جوتیارەکەیان وت: چ شانسێکە ئەسپەکەت بە 2 ئەسپەوە هاتۆتەوە. جوتیارەکە تەنها وتی: ڕەنگە وا بێت. ڕۆژێ دواتر کوڕی جوتیارەکە ویستی سواری یەکێک لە ئەسپە کێویەکان ببێت، بەڵام ئەسپەکە هەڵیدایە خوارەوە و قاچی شکا. دراوسێکان یەکسەر وتیان: ئەی بەستە زمان، چەند بەدبەختی، تووشی ئەو ڕووداوە بووی. جوتیارەکەش هەروتی: ڕەنگە وا بێت. دوای هەفتەیەک کۆمەڵێک سەرباز هاتن تا کوڕەگەنجەکانی لادێکە ببەن بۆ سەربازی تا بەشدار بن لە جەنگێکدا کە دەکرا چین دووچاری ببێت. بەڵام کوڕی جوتیارەکەیان نەبرد لەبەر شکاویەکەی قاچی. دراوسێکان پیرۆزباییان لە ماڵی جوتیارەکە کرد و پێیان وتن کە چەند بەختدار بوون کە کوڕەکەیان بۆ سەربازی نەبرا. جوتیارەکە هەمووتی: ڕەنگە وا بێت. هەڵەی جیهان ئەوەیە کاتێک مرۆڤ ناتێگەیشتووە لە هەموو شت دڵنیایە و کاتێک ژیرە پڕە لە گومان و ڕاڕایی. بێرتراند راسێل. چیرۆکی نا بۆ توند و تیژی. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. خانمێکی بەتەمەن جارێک بەسەرهاتێکی خۆی بۆ ئاسترید لینگرێنی نووسەری ئەدەبی منداڵانی سویدی گێڕاوەتەوە و توێتی: کاتێک من دایکێکی گەنج بووم، کوڕە بچووکەکەم شتێکی کرد کە پێم وابوو دەبێت بۆ یەکەم جار تەمەی بکەم. دەبێت خۆت بچیت شۆڵکێکم بۆ بهێنیت. کوڕەکەی کە ڕۆیشتبوو زۆری پێچوو بوو. دوایش هاتبووەوە و بە گریانەوە وتبووی: شۆڵکم نەدۆزیەوە، بەڵام ئەوە بەردێکم هێناوە، دەتوانیت پیان بکێشیت. دایکەکەش لەگەڵ کوڕەکەیدا دەستی کردبوو بە گریان، لەبەر ئەوەی لە پڕێکدا هەموو شتێکی لە چاوی منداڵەکەیدا بینی بوو. دیارە منداڵەکە بیری کردووەتەوە و توێتی: دایکم دەیەوێت ئازارم بدا، کەواتە بەردیش بۆ ئەوە باشە. ئینجا دایکەکە بە توندی کوڕەکەی لە ئامێز گرتووە و پێکەوە گریاون. پاشانیش دایکەکە بەردەکەی لەسەر تاقێکی مەتبەخەکەیان داناوە تاکو هەمیشە ئەو بەڵێنەی بیر بخاتەوە کە لەو کاتەدا بەخۆیدا بوو کە هەرگیز زەبر و زەنگ بەکار نەهێنێت. چیرۆکی شوێنپێ. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. شەوێک ژنێک لە خەویدا لەگەڵ خوادا بە کەنار دەریایەکدا دەڕۆشتن. لە ئاسمانەوە چەندین دیمەن لە ژیانی ئەوەوە ڕۆشناییان دەدایەوە و هاتروسکایی یەک دوو جووت شوێنپێی لەسەر لمەکە جێدەهێشت کە جێپەی خۆی و جێپەی خوا بوون. کە دواهەمین تروسکایی تێپەڕی، خانمەکە ئاوڕیدایەوە تاکو شوێنپێکانی سەر لمەکە ببینێت. سێری کرد لە شوێنێکدا تەنها جووتێک جێپێ بە تەریبی لەسەر لمەکە دەرکەوتون. ژنەکە تێبینی ئەوەی کرد کە ئەو ماوەیە دژوارترین کاتەکانی ژیانی بوون. بۆیە هەندێک هەستی بە بێئومێدی کرد و لە خوای پرسی: بۆچی لە قورسترین کاتەکانی ژیانمدا هێشتوتە بە تەنیا ڕێ بکەم؟ خوا بە هێمنی وەڵامی دایەوە: ڕۆڵی خۆشەویست، لەوێدا من باوەشم کردبووی. چیرۆکی لە بەرچاوگرتنی بوون. نووسینی کلاس هەڵباری و ماگنۆسکۆڵ. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. خێزانێک لە ڕێستۆرانێک دانیشتبوون. گارسۆنێک هات بۆ لایەن بۆ ئەوەی لێیان بپرسێ دەیانەوێت چی بخۆن. سەرەکە گەیشتە سەر فریدای 8 ساڵان و وتی: من لە فەی هەمبەرگر و پەتاتەی باریکی سوورەوکرا و کۆکاکۆلا دەخۆم. دایکی فریدا بە گارسۆنەکەی وت: نا، ئەو ماسی کوڵاو و شۆربای هێلکە دەخوات. باوکی وتی: بۆ خواردنەوەش شیری بۆ بێنە. کچە بچکۆلەکە ڕوخساری مات و دڵی تەنگ بوو، بەڵام بێدەنگ دانیشت و هیچی نەوت. گارسۆنەکە پاش تۆمارکردنی داواکاریەکان گەڕایەوە لای کچەکە و لێی پرسی: دەتەوێت هەمبەرگرەکەت ساسی سووری پێوە بێت؟ فریدا ڕەنگی گەشایەوە و لە وەڵام داوتی: بەڵێ سوپاس، با پێوەی بێت. کە گارسۆنەکە ڕۆشت، فریدا ڕووی کردە خێزانەکەیان و وتی: ئەو باوەڕی هەیە کە من هەم. چیرۆکی زمانزانی. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. هەرزەکارێکی سویدی لەگەڵ دایکیدا لە شەمەندە فەرێکدا بوون. لە شارێکەوە دەچوون بۆ شارێکی تر. لە وێستگەیەک شەمەندەفەرەکە وەستا و کوڕێکی گەنج سەرکەوت. لە ڕێگا ئەو کوڕەگەنجە لەگەڵ گەشتیارێکی تردا کەوتە گفتوگۆکردن. لاوەکە بە سویدیەک قسەی دەکرد کە وشەکانی وەک خۆی تەلەفۆز نەدەکرد. هەرزەکارە سویدیەکە خەریک بوو هەڵبداتێ و گاڵتە بە چۆنیەتی قسەکردنی بکات، بەڵام دایکی هاتە وەڵام و وتی: بیر بکەرەوە، ئەو ئەگەر بە سویدێکی ناتەواو قسە بکات، مانای وایە بەلایەنی کەمەوە بە زمانێکی تریش قسە دەکات. چیرۆکی ڕاستی لەکوێدایە. خوێندنەوەی ڕۆژان عەبدول.
کاتێک خوداوەند گەردوونی دروست کرد، سەرەتا مانگ و خۆر و ئەستێرەکان و دەریا و شاخ و گوڵ و هەور و مرۆڤەکانی دروست کرد. پاشان ڕاستی دروست کرد و بیری لەوە کردەوە کە ڕاستی لەکوێدا بشارێتەوە تاکو مرۆڤەکان یەکسەر نەیدۆزنەوە. ئایا لەسەر لووتکەی بەرزترین چیا، یان لەسەر دوورترین ئەستێرە، یاخود لەناو تاریکترین و قوڵترین خەرەندەدا؟ خوا دوجار بڕیاریدا ڕاستی لە قوڵایی ناخ و دڵی مرۆڤەکاندا بشارێتەوە. بەو جۆرە مرۆڤ هەموو گەردوونی بەدوادا دەگەڕێ بێ ئەوەی پێی بزانێ کە هەمیشە لەناو خۆیدا هەڵی گرتووە. چیرۆکی ژیاننامە لە 5 بەشی کورتدا. وەرگێڕانی باران، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. بەشی 1. بە شەقامێکدا دەڕۆمە خوارەوە، چاڵێکی قۆڵ لەسەر ڕێگاکەیە، من دەکەومە ناویەوە. من تێکەوتم، من بێچارەم، ئەمە هەڵەی من نییە، دنیایەکی پێدەچێت تا ڕێگایەک دەدۆزمەوە بێمە دەرەوە. بەشی 2. بە هەمان شەقامدا دەڕۆمە خوارەوە، چاڵێکی قوڵ لەسەر ڕێگاکەیە، وا دەرناکەوم بیبینم، جارێکی تر دەکەومە ناویەوە. باوەڕ ناکەم کە من هاتوومەتەوە هەمان جێ، بەڵام ئەمە هەڵەی من نییە، ئێستاش زۆر دەخایەنێت تا دێمە دەرەوە. بەشی 3. بە هەمان شەقامدا دەڕۆمە خوارەوە، چاڵێکی قوڵ لەسەر ڕێگاکەیە، من دەیبینم، دیسان دەکەومە ناویەوە. ئەمە عادەتە، چاوەکانم کراون، من دەزانم لەکوێدام، ئەمە هەڵەی خۆمە، یەکسەر دەچمە دەرەوە. بەشی 4. بە هەمان شەقامدا دەڕۆمە خوارەوە، چاڵێکی قوڵ لەسەر ڕێگاکەیە، من بەلایدا تێدەپەڕم. بەشی 5. من بە شەقامێکی تردا دەچمە خوارەوە. پۆرتیا نێلسۆن. چیرۆکی ڕەفتار، وەرگێڕانی باران، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. ئێوارەیەک لەگەڵ برادەرێکدا چووینە دوکانێکەوە. ئەو ڕۆژنامەیەکی کڕی و بەڕێزەوە سوپاسی خاوەن دوکانەکەی کرد، بەڵام دوکانارەکە وەڵامی نەدایەوە و بە گرژی و مۆنی لەلایەکی تری ڕوانی. کە ڕۆشتینە دەر، من خۆم پێ نەگیراوتم ئەو کابرایە چەند ناحەز و تووڕە بوو. برادەرەکەم وتی ئەوە هەموو ڕۆژناڕۆژێک ئاوایە. من پرسییم ئەی بۆچی تۆ بەردەوام بەڕێزەوە مامەڵی دەکەیت؟ هاوڕێکەم لە وەڵام داوتی ئەی بۆچی بهێڵم ئەو بڕیار لەسەر چۆنێتی ڕەفتارم بدات. چیرۆکی دایک، وەرگێڕانی باران، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. کوڕێکی بچکۆلە وەک یاریەک هەمیشە لە دایکی دەپرسی تۆ چەندێک منت خۆش دەوێت؟ بەڵام دایکی هەر چەندێکی بگوتایە، مناڵەکە هەر زیاتری دەگوت و هەرگیز نەیدەهێشت دایکی بیباتەوە. مناڵەکە بە زۆری دەیوت من بەقەدەر ئەوەی 85 ملیۆن تریلیۆن جار بچیتە لای خۆر و بشگەڕیتەوە خۆشمەوێت. جارێک کە کوڕەکە نەیتوانی لە دایکی بباتەوە، ئێوارەی ئەو ڕۆژە بوو کە بەیانیەکەی زوو دوای بینینی خەوێکی ناخۆش دایکەکە دڵنەوایی کردبوو. پاش ئامادەکردنی نانی بەیانی و نیوەڕۆ ئێوارەش ئەو کەلوپەلی یاریکردنانەی کۆ کردبووەوە کە منداڵەکەی پەرش و بڵاوی کردبوونەوە و ئەوەندە بە کاروباری ماڵەوە ماندوو بوو کە تەنانەت فریانە کەوتبوو خۆی پشوات. ئەو ئێوارەیە دایکەکە لە کوڕەکەی نزیک بووەوە، بە میهرەوە لە چاوەگەشەکانی منداڵەکەی ڕوانی و پێیوت تۆ هەرگیز ناتوانی بزانیت دایک چەند منداڵەکەی خۆش دەوێت. ئەگەر تۆ سیارەیەک لێت بدات و لەژێر تایەکانیدا دابمێنیت، من ئەو هێزە لە خۆمدا دەدۆزمەوە کە سیارەکە لەسەر تۆ بەرز بکەمەوە. ئەگەر تۆ یارمەتیت پێویست بێت و من قاچەکانم بڕابنەوە، هەر ڕێگایەک دەدۆزمەوە کە پێی بەرەولای تۆ ڕابکەم. ئەگەر تۆ برسیت بێت و من هەفتەیەکیش بێت نانم نەخوارد بێت، بە دڵنیاییەوە تا قەژەمە خواردنەکەم دەدەم پێت. کاتێک تۆ بە جیهاندا دێیت و دەچیت، دڵی من لەگەڵتدا دێت و دەچێت. ئەوەی هەستی پێ دەکەیت هەستی پێ دەکەم. لە ڕێگای چۆنێتی دەستگرتنمەوە هەست بە دڵخۆشیت دەکەم و کە دەترسیت گوێم لە چرپەچرپی دڵتا. بەڵێ ڕۆڵە شیرینەکەم، من لە ڕێگای تەماشاکردنی چاوەکانتەوە دەزانم تۆ چۆن بیر دەکەیتەوە. چاوەکانی کوڕە بچکۆلەکە سەرسامانە کرانەوە و بۆ یەکەم جار هیچ زیاترێکی نەبوو کە بیڵێت. چیرۆکی غاندی و شیرینی، وەرگێڕانی باران، خوێندنەوەی ڕۆژان عەبدول. ژنێک کوڕە بچکۆلەکەی برد بۆ لای غاندی و بە غاندی وت منداڵەکەم فێر بکە کە شیرینی نەخوات. غاندی گوتی 2 هەفتەی تر وەرەوە.
پاش تێپەڕینی 2 هەفتە ژنەکە منداڵەکەی بردەوە بۆ لای غاندی و غاندی بە منداڵەکەی وت ئیتر شیرینی مەخۆ. ژنەکە بە سرسوڕماوی بە غاندی وت تەنیا گوتنی ئەم قسەیە 2 هەفتە چاوەڕوانی بۆچی بوو. غاندی وتی 2 هەفتە پێش ئێستا خۆمی شیرینیم دەخوارد. چیرۆکی کوڕێکی بچکۆلە و باپیری. وەرگێڕانی باران. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. کوڕێکی بچکۆلە بە باپیری وت هەندێک جار کەوچکەکەم لێ دەکەوێت. باپیری وتی منیش. منداڵەکە بە گوێی بابە گەورەیدا چرپاندی و وتی هەندێک جار میز دەکەم بە خۆمدا. باپیری بە پێکەنینەوە وتی منیش هەندێک جار. منداڵەکە گوتی دوای ئەوە دەگریم. باپیری سەری لە قاند و وتی هەروەها منیش. کوڕە بچکۆلەکە وتی بەڵام لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کە گەورەکان هەندێک جار نامبینن. پاش ئەمە منداڵەکە هەستی بە گەرمی دەستە چرچ و لەرزۆکەکانی بابە گەورەی کرد لە ناو دەستی خۆیدا و گوێی لێبوو کە پێی وت منیش بە تەواوەتی تێدەگەم مەبەستت چییە. چیرۆکی هەڵگرتنەوە. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. لەوانەی هونەری پۆلی قوتابخانەیەکی سەرەتاییدا قوتابیەکان ئەو ئەرکەیان پێس پێدرا کە وێنەی خێزانەکەی خۆیان بکێشن و پیشانی یەکتری بدەن. منداڵەکان دەستیان کرد بە کێشانی وێنەی خۆیان و ئەندامی خێزانەکەیان. یەکێک لە منداڵەکان خۆی کوڕێکی پێزدڕەش بوو بە قژێکی لولی ئەفریقیەوە کە وێنەکەی خۆی بەرز کردەوە. هاوڕێکانی سەریان سوڕما لەبەر ئەوەی لە وێنە کێشراوەکەیدا دایک و باوکی سپی پێست و قژزەرد بوون. هاوڕێکانی لیان پرسی تۆ خۆ درەشپێستی دایک و باوکت چۆن سپین؟ منداڵەکە وتی ئەوە چونکە من هەڵگیراومەتەوە. هاوڕێیەکی وتی یعنی چی؟ منداڵەکە وتی یعنی من کە کۆرپە بووم لەسکی دایکمدا نەبووم لە دڵیدا بووم. چیرۆکی دواوتە. خوێندنەوەی ڕۆژان عەبدول. ئێمە نزیکەی 20 ساڵ دەبێت بەسەرهات و سەرگوزشتا کۆ دەکەینەوە و دروستیان دەکەین. تۆ لەم کتێبەدا هەندێک لە باشترین ئەو بەسەرهاتانت لەبەردەستایە. لەوانەیە تۆش وەک ئێمە کونجکۆڵ بیت بەزانینی ئەوەی ڕیشەی سەرگوزشتەکان لەکوێوە دێت. بۆیە دەمانەوێت لەو بارەیەوە لە ئەزموونی خۆمان ئاگادارت بکەین. کاتێ دەستمان بە گەڕان و بە دوواداچوونی ڕیشەی بەسەرهاتەکان کرد پێمان وابوو کارەکە ئاسانە، بەڵام دواتر بۆمان دەرکەوت کە ئەو کارە قورس و مەحاڵە. زۆربەی ئەم بەسەرهاتانە دەماودەمیان کردووە و لە ڕۆژنامە و فیلم و کتێب و ڕاگەیاندنە جیاوازەکاندا بە شێوەی جیاواز لە سەردەمی جیادا بەپێی ئەو کاتە گێڕدراونەتەوە. هەر بۆیە بڕیارماندا هیچ سەرچاوەیەک نەدەین لەبەر ئەوەی لە بنچینەی هاتنەکەی دڵنیا نین. لەگەڵ ئەوەشدا بۆ هەر دەقێک کە سەرچاوەیەکی ڕوونی نوێیمان بۆ شک بردبێت لە دووەلاپەڕەدا ئاماژەمان پێداوە. هیوادارین یارمەتیدەر بوو بین بە دۆزینەوە و پێشکەشکردنی ئەو بەسەرهاتانەی کە بۆ خودی تۆ تایبەتمەند و بە کاریگەرین.